ئێسان لەگەڵتانە بەردەوامە بین یەکێک لە بابەتە گرنگەکان کە ئەم بانیە باسی لێواکەین ئەویش کاریگەری ئەم شەڕەیە لە ناوچەکە. ئێمە پێشتر لەگەڵ ئەمیرا باسمان کرد کە کاریگەریە ئابوووریەکان لە کاتی ڕوودانی جەنگ لە هەر ناوچەیەەکە ئەو کاریگەریە ئابوورانەی کە لە دوای خۆی یاخود لە کاتی جەنگەکەیە لەسەر ناوچەکە یاخود لەسەر هاوڵاتیان دروستی ئەکا چییە و چۆنەوە چۆن بتوانین ئەم قەیرانە تێپەڕێن یاخود زاڵبین بەسەر گرفتە ئابوووریەکانە کە ڕوومان تێەکان. جا ئەم بانیە زیریان ڕەحمان ڕۆژنامەنووس لە دیسکی ئابووری کەناڵی کورسات نیوز لەگەڵمانابێ بە وردی بۆمان باسەکە بۆمان شیعەکاتەوە کاریگەریەکانی لە سەر سوتەمەنی لەسەر نرخی دراوەکان لەسەر بازار لەسەر ئەو پێداویستیانەی کە لەو وڵاتانەوە هاوردەی هەرێمی کوردستانەکرێ لەسەر جموجۆڵی بازرگانی لە نێوان وڵاتەکانە هەموویمان بە وردی بۆ باسەکات و بۆمان شیعەکاتەوە. جامە هێناومانە بۆی ئەم بانیە ئەوەی کە لەلایەتی بۆمان ڕێژێت. من ئەزانم کۆسار ئێستا پڕەوە جاوای یەکەین زۆربەی زانیاریەکانی لێ دەرێنین بۆی بۆ گەشتی هەواڵی ئابووری کە سەعات 5 لەوەش بەکاری بێ بەڵام ئێمە پێشتر لێ وەرەگرین باسەپەکە لای ئەمە بێ. دایلەبوونەکەم سڵاو کۆسار سڵاو ئاکان باش تۆ باش ماندوو نەبن ویستم بەنە بامە سڵاوێکیش لە بینەرانی عزیزمان بکەم لە کورسات نیوز سڵاوتان لێبێ. هیوادارم کە بەیانێکی باشتان دەست پێ کرد بێ. هیوادارم کوردستان و هەموو کوردستانیان لە دێوزمەی جەنگ هیچ زیانێکیان بەرنەکەوێت. ئێوەش ماندوو نەبن لە دوێنەوە ڕووماڵێکی باشمان هەیە لە کورسات نیوز. زریان پێشەوەی کە بچینە لای ئەو بابەتی کە ئامادەت کردبە بۆمان باس بکە کاریگەری جەنگ لە ڕووی ئابوووریۆ چی ئەبێیانی لە بەتایبەتی لەم ناوچەیە. ئێمەش هەرێمێکین کە ئەتوانم بڵێم لە سایە هەشتای پێداویستیەکانی ڕۆژانەمان لە وڵاتێکی وەکو ئێرانەوە ئاڵوگۆڕی بازرگانی جموجۆڵی بازرگانی. باشە کۆسار بۆ پرسیارەکەت دیارە نەک جەنگ هەر سیاست بەگشتی لەگەڵ ئابووری دووڕ یەک دراون کە گۆڕانکاریەکی سیاسی ڕۆ ئەیات بێگومان ئابووریە چێتە ژێر کاریگەری ئەو گۆڕانکاریەوە. جاینجا ئەگەر جەنگیش بێوە ئەو جەنگە کە بۆ شێوەیە ئەیبینین بێگومان ئیتر زیادە ڕۆینی ئاگە بڵین لە دوێنێکەوە جەنگێکی بە تەواوی معنا لە ناوچەکە دەستی پێکردووە. بۆیە ئەمەش بێگومان کاریگەری نەکرد لەسەر هەرێمی کوردستان لە هەموو وڵاتانی ناوچەکە دروستەکە. بەڵام جیاوازەکەیەوەیە کە هەرێمی کوردستان و عێراق بێگومان کاریگەریەکە ڕەنگە زیاتر بێ بۆ ئەوان لە بەرەوەی کە وڵاتێکن و هەرێم ناوچەیەکە کە لەسەر ڕێڕەوی پێشکەوتنە وڵاتێکی پێشکەوتوو بە حساب نایەن و زیاتر کاریگەریەکانیان بەرئەکەوێت. بە باسی ئەوە بکەم پێشەوەی دەست بکەین بە باسە ئابوووریەکانمان و بەداتاکانمان. بێگومان پێش ئەو شتەکە دوێنە ڕوویدا لە پێرەیە هیچ شیکارێکی سیاسی و ئابووری ڕەنگە نەیزانیا پێشبینی ئەوەی نەکردایە کە ئەوەی دوێنە ڕوویدا ڕوئەیات. لانی کەم پێش یەکشەممە لە بەرەوەی کە ئێران و ئەمریکا بۆ یەکشەممە بڕیار دانیشن کۆ ببنەوە دانوستان بکەن. بۆیە ئەمە زیادە لە حەد چاوەڕوان نەکراو بوو شۆکێکی سیر بوو و ئەم شۆکە تەنها لە چوارچێوە سیاسەکەیان نەمایەوە لە بازاڕە ئابوووریەکە لە بازاڕە جیهانیەکان و لە ڕوە ئابوووریەکەشە شۆکەکە ڕنگدانەوەی هەبوو بازاڕەکانی خستە ژێر کاریگەری خۆیەوە و تازەیە هێشتا ناتوانین زۆر بە قوڵی باسی داتاو ئامار بکەین. بەڵام دوێنێکە هەندێ ڕووی ئابووری هەندێک گۆڕانکاری ئابووری خۆی نیشاندا ئەمڕۆکەش بەڵێ سەرەتاکانی ئاکام. بەڵام بەو جیاوازیە کە دوێنێکە بازاڕە جیهانیەکان کراوە بوون کاریگەریەکەی بۆ نمونە لەسەر نەوت و زێر بەڕوونی ئاشکرا بوو. بەڵام وی کە لەسەر دراوی خۆمان لەسەر دینار هەبوو بێگومان ئەوەی دوێنە ڕوویدا ڕاستە شۆکێک بوو. بەڵام بازاری ڕەش بوو لە بەرەی بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان داخرابوون. ئەمڕۆ ڕنگدانەوەی ئەو جەنگە ئەتوانین زیاتر ببینین لەسەر دراوی نیشتمانی. زریان ئەمە هەر ینی دوێنە بوو بە پرسیار لەلام دوێنێ دۆلار سەر لە بەیانی سعات 11 بە 144,000 مامەڵی پێوە کرابوو لە بازارەکانی سلێمانیە کە ڕۆژی هەینی و بازارش داخراوەیانی ئێوارە چووە 150,000 دینار. بەڵێ باش کە کاریگەری واشی هێشتا دروست نەکردووەکو تۆ ئەمڕۆ ئەتوانین باز لەوە بکەین کە بڵێن کاریگەری ئیتر بە تەواوەتی دروستەکە لەسەری
ئەم بەرزبوونی بۆچی ئەگەڕێتەوە زریان ینی وا لە پڕ یەکسەر 6,000 دینار ینی مەبلغە کە تۆ لە یەک ڕۆژە بەرز بێتەوە سعر ڕاستە کۆسار بە تایبەتی کە ئەم ماوەیە دینار سەقامگیریەکی باشی بەرە خوارەوە بەڵام وەکو پێم وتی کۆسار دوێنێ بازاڕەکانی عێراق وەرێمی کوردستان داخرابوون ئەوەی کە ڕوویدا ناتوانین بڵین کە نرخی دیاریکرا و واقعی دوای ڕوودانی جەنگەکە بوو نرخێکی ڕسمی ئەمڕۆ کە دەرئەکەوێ بەڵێ لە بەرۆیکە دوێنێکە ژمارەیەکی کەم ڕەنگە لە دوکانەکان لە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو کاریان کرد بێ لە بەرۆی کار ئەسڵەن ڕیسکی بازرگانی کردن دوێنێ بە دراوە یەکجار زۆر بوو کەواتە توانین بڵین ئەمڕۆ بە تەواوەتی کاریگەری ئەم شەڕە ئەبینین لەسەر هەموو هەرچەند کۆسار سیر کە ناتوانین بڵین بە تەواوەتی لە بەرۆی کە ئەوەی ئەم ڕۆژڕوئەیە هێشتا بارودۆخەکە بە تەواوەتی ڕوون نییە نازانین چەند بەردەوام ئەبێ نازانین هەتا ئێستا لێکەوتەکانی چی بووە نازانین تێچووەکەی بۆ ئەو وڵاتانە کە ڕاستە و خۆ لە جەنگەکەیان چی بووەوە تێچوەکەی بۆ ناوچەکە چی بووە لە داهاتوە چی ئەبێ ئەوەی کە ڕوئەیە کاریگەری ئەم شۆکەیە کە پێم وتی وە کاریگەری کتوپڕە بەڵام ئەبێ چاوەڕێ بکەین بۆی کە بزانین کاریگەریە درێژخانەکانی چیە بێ یەک دنیا قسە و باسێ لەسەرم بابەتانە فەرموو بۆ لای شاشە و واڵەکە گرافیکەکەمان بۆ شەرحکە گرافیکەکەم هەیە لەسەر گرافیک پرسیاری زیاتر لەگەڵ باشە فەرموو با هاوکارانم یارمەتی دەربن لێرەیە باسێکی بارودۆخەکە بکەین کاریگەری ڕاستە و خۆکانی جەنگەکە لەسەر ئابووری و لەسەر ناوچەکە بێگومان قسەی زیاتری لەسەرەکەین یەکەم کاردانەوەی بازرگانی و بازاڕەکان و کاریگەری ئابوووریەکەی جەنگەکە ئەوە بوو کە وڵاتان گەشتە ئاسمانیەکانیان هەڵوەشاندەوە یەکێ لەوانە عێراق بوو یەکێک لەوانە ئێران بوو کە بە تەواوەتی ئاسمانەکەیان لە فڕۆکە پاک بووەوە بێگومان ئەمە کاردانەوەیەکی بەپەلە و معقولیشە لە بەرەوەی کە مەترسی هەیە لەو کاتەیە بەڵام زیانی گەورە بە ئابووری وڵاتانە گەێنێت لە وڵاتانی پێشکەوتوو کە هەموو شتێک بەداتا و ژمارە و حساب لەسەر هەموو شتێک ئەکرێت بێگومان یەک ڕۆژ داخستنی فڕۆکەکان زیانی زۆر بەدوای خۆیان هێنێ کە ئێمە لێرەیە ئەبینین بە تەواوەتی ئاسمانی ئەم دوو وڵاتە داخرا و کاریگەری گەورەش دروست ئەکات بە زانیاری زیاتر وەربگرین بزانین هەرچەند وڵاتانی ناوچەکەش چەند وڵاتێکی ئاسمانەکەیان داخستە بوو ئێستا ئاکام لە نوێترین زانیاریەکان ئاوەتی کە ئوردن ئاسمانەکەی کردووەتەوە ڕەنگەوە ئاماژەیەک ببووی کە تۆزە بارودۆخەکە هێور ئەبێتەوە. شتێکی ترکە ڕاستەوخۆ کاریگەری لە جەنگەکە وەرگرت نەوت و زێر بوو دوێنێ بازاڕە جیهانیەکان کراوە بوون و گۆڕانکاریەکان بەڕوونی دیار و ئاشکرا بوون نرخی نەوت لە سەدانۆ دوێنێ هەرچەندە ئەمڕۆ بازاڕە جیهانیەکان داخراون بەڵامەوەی دوێنێ ڕوویدا لە سەدانۆ بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی یەک بەرمیل نەوتی خاوی برنت $78.50 بەخۆیەوە بینی ئەمە ژمارەیەکی یەکجار زۆر و پێشبینیەکان بۆ ئەوەیە کە ئەگەر ئەم بارودۆخە بخایەنێت بێگومان کاریگەری زیاتر دروستەکان نرخی نەوت زیاتر بەرزە بێتەوە نرخی یەک بەرمیل نەوت پێشبینیە کرێت کە بۆ $130 بەرز ببێتەوە هەر چەندە دامەزراوەکان ئەڵێن لە ئەگەری درێژە کێشانی ئەم بارودۆخە تەنانەت لەوانەیە بۆ نمونە ئەگەر درێژخایان بێ زۆرتر بەخۆیەوە ببینێ یەک بەرمیل نەوت $200 بەخۆیەوە ببینێت ئەمە ئەم بەرزبوونەوەیە ڕەنگە کاریگەری ئەرێنی لەسەر ئابووری عێراق دروست بکات لە بەرەوەی کە بە تەواوەتی وڵاتێکە کە ئابوووریەکەی پشتبەستووە بنەوت بەڵام ناتوانین بۆ دڵخۆش بین لە بەرەوەی کە جەنگ لێکەوتەی تری هەیە و ئەوە کاریگەریە نەرێنیەکانی ئەو داهاتە کە عێراق ڕەنگە لەو بەرزبوونەوەیە بەدەستی بهێنێت بە تەواوەتی قەرەبووی بکاتەوە جانەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوەی ئەم جەنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی پێ کردووە لە دوو وڵاتی زۆر گرنگیش دەستی پێ کردووە کە ئێران هەناردەکار و بەرهەمهێنێکی گەورە و گرنگە بۆ نەوت هەرچەند ساڵانێکە لەژێر سزانانی دەوڵەتەکان ڕاوگرن پرسیارێک لە ماوەیەکە کە خۆمان نەزانین کە ئێران گەماڕووی لەسەرەوە ناتوانێت نەوت هەناردەی زۆر شوێن بکایات بە قاچاخە ڕواە لەگەڵ ئەو وڵاتانی کە پەیوەندی هەیە بۆچی کاریگەری دروست ئەکا لەسەر نرخی نەوت ئەم بارودۆخی کە ئێستا لە ئێرانە ڕوئەیە باشە کۆسار ئەم کاریگەریە کە دروستی ئەکات ئەم جەنگا لەسەر نرخی نەوت پەیوەست نییە بەوەی کە ئەگەر هەناردەی نەوتی ئێران ڕابگیرێ کورتێنان لە
جیهانا دروستە بێ هەرچەند ئەمەش خۆی بابەتێکە لەبەرەوەی کە ڕاستە نەوتی ئێران سزای لەسەر بوو بەڵام ئێران بەردەوام بە هەناردەکردنی نەوتەکەی بە ڕێگەی قاچاق و بە ڕێگای کەشتیە تارماییەکان کەشتیە تارماییەکان یعنی ئەو ڕێگە قاچاقە ئەو نەوتی هەناردە کردووە کە کاریگەری دروست کۆسار با پێت بڵێم سیرکە ئەمەی کە ڕوو ئەیە زیاتر ترسا و نیگەرانیە لە زنجیرەی دابینکردن لە داهاتوە ئەوەی کە ئێران هەناردی ئەکرد نزیکەی 3 ملیۆن بەرمیل بوو ڕۆژانە لە ڕێگەی کەشتیە تارماییەکانەوە و زیاتریش بەشی هەرە زۆری بۆ چین هەناردە ئەکرد دیارەکە ئەگەر ڕێگری بکرێت لە منەوتە چین ڕووەکاتە فرۆشیارەکانی تر بەڵام کۆسار ئەوەی کە گرنگە لە ئەگەری پەرەسەندنی ئەم جەنگە و بەردەوامبوونی ئەم جەنگە نیگەرانی هەیە لەوەی کە کێشە بۆ دابینکردنی جیهانی نەوت دروست ببێ وەکو ئەزانین ئێران گەروێکی زۆر گرنگی بەدەستەوەی گەروی هورموز کە ئەگەر بێت و ئێران دەست بۆ ئەو گەروە ببات و بیاوێت وەکو کارتێکی فشار بەکاری بهێنێت ئەو نەوتی کە ئێران هەناردەی ئەکات ئەگەر نەمێنێ ڕەنگە بەشێکی لە ڕێگەی ئەو وڵاتانە کە گەورە بەرهەمهێنەری نەوتن قەرەبوو بکرێتەوە بەڵام گەروی هورمز بابەتێکی گرنگە کە ئەبێتە جێی نیگەرانی نەک بۆ ئێران بەڵکو لە ئاستێکی زۆر بەرزا بۆ عێراق کە بەتەواوەتی گرافیکەکە و تاوکە کاتی تەوێرە باوردی باسی گەروی باشە کۆسار باسی ئەوە بە تەواوەتی بە تێروتەسەلی ئەکەین دواتر بەڵام با باسی ئەوە بکەم نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە تەواوەتی لە ئێستاە تێکەڵ بەم شەڕێ معنایە بەم شەڕە لە سەدا 25 نەوتی جیهان دابین ئەکات و ساڵی 2024 25 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە چۆتە بازاڕە جیهانیەکان با زانیاری زیاتر بزانین چیمان هەیە هەر دەربارەی ئەم بابەتاگەر هاوکارانم بەڵێ کاریگەریەکی تری جەنگەکە کۆسار ئاکام گۆڕانکاری لە زێڕ و بەهای دراوەکان بوو ئۆنسەیەک زێڕ بۆ 3427 دلار بەرز بووەوە لە بەرەوەی کە لە بارودۆخی جەنگە زێر و بەرهێنانێکی ئەمنە و ئەوانەکەەوە بەرهێنەری گەورن داراییەکانیان سامانەکانیان لەو و بەرهێنانە ئەکێشنەوە لەو شوێنانە ئەکێشنەوە کە ڕیسکی زیاتر مەترسی زیاتری هەیە زێر دایما ئەتوانی پشتی پێ ببەستی و بازاری پشکەکانی ئاسیا دابەزی بازاری پشکەکانی کەندا و دابەزی هەروەها نرخی کریپتۆکەرەنسیش دابەزی بینیمان ماوەی ڕابردوو بتکۆین چوە سەر ڕێڕەوی بەرز بوونەوە بەڵام لە بەرەوەی کە دیسان ئەمەش دراوێکی مەترسیدارە لە بارودۆخی نادڵنیایی ئابووری و لە بەرەوەی کە هاوڵاتیان پێیان باشە پارەکانیان بخەنە شوێنێکی ئەمنەوە لە کریپتۆکەرەنسی بۆ نێکێشێنەوە بۆ زیاد کاتمان بەرەو کەمی ئەڕوا یەک تۆست چڕی بکەرەوە بووی پرسیارەکانیش باشە کۆسار دوێنێکە دینار 100 دلار بە 145,000 دینار لە سەرەتای ڕۆژە 144-145 ینی دلار بەرامبەر بە دینار بەرز بووەوە و 100 دلاریش گەیشتە 9 ملیۆن تمەنی ئێرانی ئەمە کۆتا زانیاری بووانە بۆ ئێرە فەرموو جا من پرسیارێکم هەیە کۆسەر فەرموو بەخێر بیتەوە بەخێر بیتەوە سپاس بۆ تەواوی زانیاریەکان بەرچاوڕوونێکی باشدا بە من و کۆسار و بە بینەرانیش بە شێوەیەکی گشتی زریان باس لەوە کرد لە ئەگەری پەرەسەندنی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان تاران و تەل ئەبیب ڕێو شوێنی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپیک چێ بێ یاخ وڵاتانی دەرەوەی ئۆپیشیش ئەگەر جەنگ درێژە بچێشە باشە ئاکام پێیوەستە بەو سیاسەتە جیهانیانەوە و بە ئەو گۆڕانکاریە جیهانیانە کە لە ئەگەری درێژەکێشانی جەنگ ڕۆئەیە بۆ نمونە ئەو قەبارەیە کە ئێران هەرچەندە وەکو کۆساروتی بە شێوەیەکی نافەرمی ئەی خستە بازاڕەکانەوە کەمیش نەبوو ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل ئیتر وڵاتانی گەورە بەرهەمهێنەری نەوت ئەتوانن قەرەبووی بکەنەوە هەر خۆی ئەمریکا ئەتوانێت تا ئاستێک یارمەتی دەربێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو قەبارەیە لە نەوت کە ڕەنگە لە بازاڕە جیهانیەکان داببڕێ بەڵام وەکوتم ڕەنگە ئەمە لە درێژخایەنە ئەگەر درێژە بکێشێ نرخی نەوت بەرز ببێتەوە بێگومان ئەمە بە سوودی ئەو وڵاتانەیە کە پشت بە داهاتی نوتی ئەبەستن بەڵام حتمما ئەگەر وەکووتم دەست نەبن بۆ خاڵە گرنگەکان لەوانە ئەو گەروە گرنگانە ئەو قەبارەی ئێران کەدا ئەبڕێ لە بازاڕەکان قابلی قەرەبووکردنەوەیە سریان لەسەر پێداویستی ڕۆژانە چ کاریگەریەکێ بێ لەسەر شتمەک و خۆراکەکان مەوادە خۆراکیەکان ئێمە زۆربەی شتمان لە ئێرانەوە ینی بوێت ڕاستە
هەرچەندە باشیش نەکرد لە گرافیکەکە هۆکارەکەی چییە کە باس نەکرد هۆکارەکەی لە بەرێکە کۆسار سیر کە ئەمەی کە تۆ باسی ئەەکەی ئەمانی کە باسمان کرد هۆکاری ساتی و بەپەلە بوون ینی گۆڕانکاریە ساتیەکان و بەپەلەکان بوون ئەمەی کە تۆ باسەکەی هەندێک درێژ خایەنە و پاشانی شتێکی تریش کە هەیە کۆسار ئێران تەنها دابینکاری بەرهەمەکانی هەرێمی کوردستان و عێراق نییە بگرە ئێران لەم دواییانە بە زۆری نیگەران بوو لەوەی کە خەریکە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان لە دەست ئەیە لە وڵاتانی کەندا و لە تورکیا بەرهەمێکی زۆر دێتە هەرێمی کوردستان و عێراقەوە لە باشترین حاڵەتە لە کاتێکا کە ئێران لە هەناردەی بەرهەمە نانەوتیەکانی بۆ عێراق و هەرێمی کوردستان لە لوتکەیا بوو 13 بازارەکەی لەخۆگرت بۆیە لەوە ناچێ هەرچەندە کاریگەری ئەبێت لە بەرەوەی بۆ نمونە قەیرانی وزە ئەبێتە هۆی گرانبوونی کاڵا و بەرهەمەکان و ئەمە خۆی بێگومان کاریگەری لەسەر زریان باباسی هێڵی ئینتەرنێت بکەین هێڵی ئینتەرنێتیش هەم دیوی سیاسی هەیە دیوە ئابوووریەکەی هەیە بەپێی چەند سەرچاوەیەک ئیلۆن ماسک هێڵێکی ئینتەرنێتی بەگەڕ خستووە لە ئێران ئەمە چ کاریگەریشە بێت دیوە ئابوووریەکەی دیوە سیاسەکەی ئاکام وەک چەند سەرچاوەیەک وە گوتم ئاماژیان پێیاوە بڵێ باشە ئاکام سیرکام هەرچەندە لە دوێنێکەوە هێڵەکانی ئینتەرنێت لە ئێران کێشەی تێکەوت و بە فەرمیش ڕایان گەیاند خۆیان وتیان لەبەر هەندێک هۆکار سنوورداری ئەەکەین بەڵام ئەتوانین بڵین بە کردارێکی تقریبەن وای لە هاتووە کە ئیشی پێ نەکرێت ئەمە کاریگەری دروستەکە لە بەرەوەی کە ئێستا هەموو سیستەمە جیهانیەکان هەموو سیستەمە داراییەکان لە ڕێگەی هێڵی ئینتەرنێتەوەن و تەنها کێشە بۆ پەیوەندیەکان دروست ناکات کێشە بۆ ئابووری وڵاتیش دروست ئەکات بەڵام ئەوەی کە ئیلۆن ماسک باسی کردو بێگومان ڕەنگە بکرێ بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام دیسانەوە ئاکام پێمانیەوە چارەسەرێکی بەپەلە و کاتی بێەوە چاوەڕێ بکەین کە بڵین لەمڕۆ لە سبەیە ئەم شتە ڕووباوە شتێکی تریش کە هەیە ئاکام زانیارێکی ترکە هەیە ئەڵێن مەبەستی ئێران لە سنووردارکردنی هێڵەکانی ئینتەرنێت ئەوە بووە کە سیستەمەکانی سیستەمە داراییەکانی سیستەمە بانکیەکانی لە هاکردن لە هێرشی سایبری بپارێزێت زریان یەکێک لە کارتە هەرە فشارە گەورەکانی ئێران کە دایمە بەکاری هێنێ وەکو چۆنەوەی بۆ بە بنیشتە خۆشە گەروی هورموزانی بەڕاستی و ئەم گەرەی هورموز هەر لە ناوچەکەیە خۆی ناوچەیەکی توانین بڵین ئابووری گرنگە بۆ ئێرانیش و بۆ گواستنەوەی ئەو کاڵایانەی کە لە وڵاتانەوەی دیاخ لە وڵاتانەوە ڕەوانەی وڵاتانی ترەکرێت ئێران چیە توانێت بکات لەم کاتەیە لە گەروی هورموز وە کاریگەری ئابوووریەکانی گەروی هورموز چی ئەبێت باش کۆسار ئەمە پێشی ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بمەوە کە ئێران چی ئەتوانێت بکات لەگەڵ گەروی هورموز ئەمە بە کورتی باسێکی گرنگی گەروی هورموزت بۆ بکەم گەروی هورموز بڵین لە نێوان ئێران و عمان و ئیماراتە و بڵین کەنداو بە دەریای عمان و زەریای هەند ئەبەستێتەوە گرنگی ئەم گەروە لەوەیە کە لە سەدا بیستی بازرگانی نەوتی جیهان لە ڕێگەیەوە گەروەوەیە ڕۆژانە 17 ملیۆن کۆسار بۆ 20 ملیۆن بەرمیل نەوت لە ڕێگای گەروی هورموزەوە ئەڕوات و وڵاتانی کەنداو بە ئێرانەوە بە عێراقەوە بە سعودیە و کوێیتەوە پشتیان بە و قەتەریش بێگومان بۆ غازەکەی پشت بۆ گەروە ئەبەستن توانی وەکو کارتی فشار بەکاری بێنێ اینجا کۆسار بە باسێکی هەر باسی نەوت نەکەین باسێکی غازیشت بۆ بکەم ڕۆژانە 8 ملیۆن تۆن غازی سروشتی شل LNG لە ڕووی گەروی هورموزەوە ئەڕوات بە زۆریش قەتەر هەناردەیەکە جا هەموو ئەم وڵاتانە زیانمەند دەبن ئەگەر بێت و ئێران دەست بۆ ئەو کارتە فشارە ببات بەڵام تەنها ئەمە نیە ئێران خۆی زیانمەندی گەورە ئەبێت لەگەڵ دەستبردن بۆ ئەو کارتە فشارەوە بەکارهێنانی لە بەرەوەی کە بەشێکی زۆر لە تەنانەت بەرهەمە نانەوتیەکانی و بەشێکی زۆر لە بازرگانی نەوتیەکەی لە ڕێی ئەو گەروەیە ببورێمە کاتمان نەما بەڵام پرسیارێک یەکەمەگە بە کورتی وەڵام بیتەوە هێرشی پێچوانە کە ئێران بۆ ئیسرائیل ئەنجامیە کاریگەری ئابوووریەکەی بۆ ئیسرائیل چێ بێت بێگومان ئاکام لە ڕووی ژێرخانیەوە ڕەنگە زیانی بە بینا گەیان دەبێەوە ئەبینین کە لەو شتانەکە بەرچاومانەکەوە بەڵام سەرەکی ترین کاریگەری ئەویش بوو کە بەهای شکڵی ڕووسی بەرامبەر بە دۆلار دابەزینی تۆمار کرد کەرتی گەشتیاری ئەو وڵاتە بێگومان پارێزراو نابێت و دیسانەوە ڕەنگە بەهۆیەوەی کە بازرگانی جیهانی بوەستێ ئیسرائیل هەناردەکارێکی باشی غەزی سروشتیە ڕۆژانی دات و کاریگەری
کاریگەریەکانی زیاترە بێ بۆ کاریگەریەکان ژێرخانی زیاترە بێ ئابووری ئێستا ئیسرائیل. سەرەتا بەڵامەوەی کە سەرەتا دەرکەوتووە لە ئێران کاری بڵین زیانێکی زۆر بەر ژێرخانەکان کەوتووە لە ئیسرائیلیش تا ڕادێک بەربینا و ژێرخانەکان و بەر بەهایدراوەکانیش. مادامە بابەتەکە سەرەتایە و ئەم بارودۆخە کە ڕوویەوە ڕووداوێکی سەرەتایی تۆش خۆ ئامادە بکە کە ئێمە زوو بانتەکەینەوە بۆ ناو بەرنامە ئاوە بەم شێوەیە بێ بابەتەکانمان بۆ ڕوون بکەیتەوە بۆمان شەرح بکەیت باشە؟ سپاس بۆ زریان ڕەحمان ڕۆژنامەنووس لە دیسکی ئابووری کەناڵی کورسان نووس کامبانیا لەگەڵمانە بۆ ئەلبەتە پێویستی ناکەم ڕاستی سپاسکەین لەبەری خۆتان لە ماڵی خۆ ماڵی خۆ خێر بیت لەگەڵ ئاکامە دەست خۆش.